لەگەڵ هاتنی یادی لەدایکبوونی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم چین و توێژەکانی کۆمەڵگا بە شێوەی جیاجیا خۆشەویستی خۆیان لەو ڕۆژە دەردەبڕن. بەشێک لە هاوڵاتیان لە گەڕەک و کۆڵانەکان شیرینی دابەش دەکەن. خاوەن بەرهەم و بڕاندە خۆماڵیەکانیش بە ئامادەکردن و دابەشکردنی سەدان پاکەت لە بەرهەمەکانیان بەسەر هاوڵاتیاندا دابەشی دەکەن. بەشێکیش لە نانەواخانەکان بە دابەشکردنی سەدان نانی فڕن ئەم ڕۆژەیان بە شێوەیەکی جیاواز بەڕێکرد. ئێمە وەکو چەرەزای شێرکۆ و بڕاندێکی ئەم شارە لەم شارە دەستمان پێکرد گەشەمان کرد خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەم ساڵەکە و ساڵانی دیکە دوو ساڵە سەیەک ئێمە بتوانین خزمەتێکی بچووک بۆ شارە بکەین. لەم ڕۆکەدا یادی بەرزڕاگرتنی ڕۆژ لەدایکبوونی پێغەمبەرمان سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەستاوین بە دابەشکردنی 8,000 جێبۆکس لە شیرینی بتوانین خزمەتێکی بچووک بۆ شارە بکەین. شیرینیە بۆ هەموو خەڵکە، مەسەلەن لوقمە، چکولاتە، بەداملیا، ئەو بابەتانەی پەیوەندی بە وەکو عادەتێک وایە بۆ بەرزڕاگرتنی ڕۆژ لەدایکبوون سەروەرمان. ئەمە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە ئەمڕۆ سێشەمە لە سەعات 5 بەیانیەوە نانمان کردە خێر بەبوونەی یادی پێغەمبەر لەدایکبووی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە سەعات 5 بەیانیەوە نانماندای ئەو خەڵکە تا 12 نیمەڕۆ دەوری 650 نانمان دای ئەو خەڵکە مان ئەگەر خەڵکش بەشدار بێ لە گەرمان حتا ئێوارە ڕای ناگرین و ئەلحەمدوللا ئیشی خۆمان کرد و ئەوەی لە توانای خۆمان بوو جێبەجێمان کرد. بینیم تاقیگەیەکی پزیشکی چەند پشکنینێکی کردووە با خۆڕایی و بەشێکیشی داشکانی لە 150 بۆ کردووە. چێشتخانەیەکی هەولێریش ئۆفەری عومڕەیەک پێشکەش بە سەردانیکارانی دەکات. ئێمە وەکو تاقیگەی پزیشکی سمارت بە بۆنەیادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی لەو ڕۆژە پیرۆزەدا پشکنینی HbA1c کە دەکاتە شەکرەی سێمانجی بە خۆڕایی ڕامانگەیاندێ لە بۆ هەموو چارەخوازەکانمان کە دەتوانن سەردانمان بکەن و هەروەها داشکانی 150 لە بۆ پشکنینی چەوریەکان لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی هەتا کۆتایی ئەو مانگە لە بۆ چارەخوازەکانمان. ئەی ڕەسووڵی خودا سەلی الله عەلەیهی وسەلەم، هەردەم ناوت لەسەر زوبانمانە، خۆشەویستیت لە دڵماندایە و ڕێبازەکەت ڕووناچی ڕێگامانە. لە هەولێر خۆشەویستی بۆ پێغەمبەر سەلی الله عەلەیهی وسەلەم تەنیا وشە نییە، بەڵکو لە دڵەکاندا دەژی و لە ڕەفتار و کردارەکاندا ڕەنگی داوەتەوە و هەڵوێستەکانیشیان سەلمێنەری ئەو خۆشەویستیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.